بابەت باز دەکەم یەک متەناگەم مەسعود بارزانی بێ ئیشە ینی بە جددی هەروا دەکا پارێزگاری ئەوەی دەبینی بەسرا دەبینی نینەوە مووسڵ دەبینی ئەوە شاخان عەبدوڵڵا و فواد حوسێن لەوێن دەر دوو دەڵاڵینە بۆ ئەوی بارەگای بارزانی هیچی نییە پڕ بکەنەوە ئیتر ئەو عەرەبانەی لۆ دەبێنن بڕۆ لە کاک مەسعود دانیشە ئەگەنا کاک مەسعود چیشت بە پارێزگاری بەسرایی هەیە بە جددی بە دەزانم لە پارێزگاری نینەوە پێشوازی کردێ لەبەر ئەوی هاوڕێیان پارێزگاری مووسڵ لەبەر ئەوی ڕێگرە لە بەوەی کە ساڵ و نیوەک زیاترە بڕیار لە قایمقامی مەخمور بدرێتە یەکێتی ئەنجومەنی پارێزگا بڕیارەکە شو دەرکردیە لە داوازام لە دادگاش بردیتیانەوە جێبەجێ ناکەن جێبەجێ ناکەن ئەچوەرە ئەجو بڕۆی انتخاباتە کابرا دەرێ کورسی چۆڵ ناکەم ئەوە پارتی وە بە پێی قانون ناجوڵێتەوە دەستخۆشی لێکردی ئەوڕۆ ئاگام لە یەکاک مەسعود دەبارەگەی بارزانی کە زۆربەی خەڵکی خۆت دەرکرد چەندین کەسی دەرکردی هاوڕیان لەبەرەوەی نهێنیەکانی دەباتە دەرێ بەشیان دەدەنە من بەشەشیان بڕوا بکە شێت بوونە بۆی خەڵکیان زۆر دەرکردی ئەمڕۆ کەسی نزیش خۆی پێ بکە زۆریان دەرکردیە سیقەی بە کەس نییە بەهەرحاڵ بێمە سەر ئەوە تۆ دەچی استقبالی ئەو پارێزگانی تویژانتان کەی دیتانە پێشوازی لە پارێزگاری سلێمانی بکە لە بارەگای بارزانی لە هەڵە بجە بکاتن پێخۆ ئەو ئازادە ئایدی خۆیان بوو بنمونە ئەوە نەخش ئەو پارێزگارە نوێ دروست بوو پێشوازی لێ نەکرد شتێکی جوان نەبوو خۆی لەوەش کارە ساتر هاوڕێیان حەوت ساڕاکان جبووری پارێزگار بوو ئەو متعریب و دژاتی کوردی کردی و چشتە کوردی بڕۆ ئەوە میدیار بە تایبەتی میدیای سێبەری بەس ئەوە ساڵک و هەندێکە ڕێبوارتەها بوویتە پارێزگاری کەرکک بزان چ کەمپینی لەسەر دەکەن لەم بەس پارتیەکان دژ ئەوە ڕێبوارتەهاینە ئەمە نەمدیتە خەڵکی کەس دژی بیتنی نابینیم تەسەڵفەکی خراپ بکە وەلو کورد سەرکەوتنەشی گەورەیە پارێزگارێکی کووردە هەوڵ دەدا ئەوەندەی دەتوانانی من دەستخۆشی لێ دەکەم کاکە بۆ دەستخۆشی لێ نەکەین یعنی تخوا ماقولە پارێزگارێکی عەرەبە بوو هیچ نەکە ئی کورتەبی پێشت ناڵێم ئەتۆ خیانەت دەکەی ئەوەی پیارتی دەیکا خیانەتە تەنسیق لەگە تورکمان و عەرەبە شۆڤینیەکان دەگا بۆ ئەوەی ئەو پارێزگارە کووردە لابدا پارێزگارێکی عەرەبدا بندری یعنی بەجددی ئەوە خیانەتە دوو هاوڕێیان مەسعود بارزانی ڕۆحی ئەوەی دووبارە ئەو کۆنگرەی ئەوەی گەلە ئاینەکانی دانایە لێبوردەیی کورە کاک مەکەی ئەوەکەی زۆر جوانە یعنی بەڕاستی ڤیددیۆکی کردیە بە سۆرانی شەیوادارم زۆر بنی لە ئەوەی خۆی کاکە لە بارزان خەڵک جیرا ناوی ئیسماعیل تانجیە تەنیا لەسەر ئەوەی چوە سەردانی کەربەلای کردیە تەنیا لەسەوەی هەڵاتیە 10 ساڵیان حکوم کردیە وە کچەکی خاوەن پێداویستی تایبەتەوە کوڕشی هەژدەیە گرتیی پێی کفرە ئەڵێ نابێت بارزانی بستەوێندە علم قەناعەتی بارزانیەکان وایە نەقش بەندین لەگە شیعەکان نزیکن بە سەردانیشی کردیە ئەمر قەبزی لۆ دەرکردیە ئەی هاوار تۆ ئەو کۆنگرەیە لە کەیسی ئیسماعیل تانجۆی چەند دەمینێتەوە چ دەمینێتەوە هەندێک کەس بە من دەڵێ زۆرم کورە کاتی خۆم بڕوا بکەن بارزان ئەکرە منتک کە لە فەرمانگە حکومیەکان بوو ئیمزای لۆ مەسلەی هاوڕەگەز بازی نەدەکرد ئەمن بەرپرسم لەوە مەسعود بارزانی گۆڕی فەلا حەسەنی دانا باشە فەلا حەسەنی دانا کە ئەو ئیمزای لۆ مەسلەی هاوڕەگەز بازی کرد هەر ئێستا لە بارزان کەسێک بەناوی ئەحمەد تەها ڕەگەزی خۆی گۆڕێ لای زۆر تەبیعیە کامیشتام تەبیعیە بڕوا بکەن گۆڕیتی چڕەکە خۆ قابلە بە زۆرم لێ نییە کابرا ئەوە قەنەعەتێکی هۆرمۆنی ژنی تیادەیە ئیلا ئاخری ئەوە بابەتەکی نقاشە زانستیایتر پێم خۆشە ینی ئینسان ناتوریان هەر کەس ئەوەی خۆیتی بەڵام کاچ خۆم کە خەڵکی خۆی ئەوە دەکە قسەی نەکردیە ئەمشلام ینی تەبیعیە کابرا ئینسانە لە خۆی ئەوەی کردیە قسە ناکە بەڵام یەکێک بەس ئاینی خۆی دەگۆڕە یەکێک بەس ڕەخنەیەک بگری چەندین بارزانی گرتیە تەنیا لەبەر ڕایان جیا بووە ڕان بووە ڕاست ناکە مەسعود بارزان کابراکی ڕاستگۆ نییە ئەگەر ڕاست دەکەی لەگەڵ لێبوردەین ئێکاکەەوە خەڵکی بارزانی بەس سۆ سەردانی کەربەلای کردیە 10 ساڵت حکومدایە کچ و کوڕی کە یەکەچان بن هەژدەیەکەچان خاوەن پێداویستی تایبەتە ئەوە ساڵێک و هەندێکە دەستگیر کردی هەموو بنەماڵەکەشی هەویەیە لێوەرگرتیەوە بستنە هەولێرش دەبی موافقەی ئاسایش بکەن چیە سەردانی ئەوەی کردیە خاڵش کە بڵێم هاوڕێیان ئاڵا تاالەبانی لە چەند ڕۆژی ڕابردوو
هەڵەیەکی گەورەی کردو چۆ بەشداری لە کۆنفرانسی لێبوردەی کرد ینی کۆنفرانسی چ لێبوردەی کەی کورت مشکلەی هەبووە بەنی بەجددی کەی مشکلەی ئاینیمان هەبووە ئەمە لە ڤیددیوکەی پێرش باسم کرد کورت هیچ مشکلی لێبوردەی ئاینی ینی کێشەی ئاینی نەبووە وەکو برا سەدان ساڵە جوولەکە ئەرمەن مەسیحی یەزیدی شەبەک کاکەیی هەموو وەکو براژیانە کاکە زۆرترین ئەوێ ئەو تەنیا ئەوەکەی بارزانانی شتێکی ڕووکەش بوو بۆ ئەوی پێیان بە ئیسرائیل و ئەمریکا هەم لە کاک ئەمە لە گەرەنگۆینە هیچ کەنیە تا ئەن سەتان و هەتی ئیسلامیەکە ناوێرن برێن لەم ئەوە دژی مەبادی ئیوانە ئەمن پێم وایە شتێکی زۆر ینی لێبوردەی دەبی ئەمە هەمان بی ئەمە هەموو کورت بە هەموو ئاینونەتەوەیەکەوە جوانە کە لە کوردستان دەژی وە کوردستان نەکەرمڵکی بەس کورد نییە ئی ئەو نەتەوانەی کەشە و ئاینیش نابی هەر بڕی بەس دەبی هەموو ئیسلام ڕێزیش لە یەکتر بگیرێ بەهرحال هەڵە تاالبانی هەڵەیەکی گەورەی کرد مێژۆکی جوانی هەبوو مێژۆکە خۆی لە کەدار کرد لە چش لە دوو سەبەب ئەوەی کرد لەرقی پاڤل کە ئەحمالی کردینە ئەوانە دژایەتیان دەکە و شەڕی عشیر بنەماڵی ئال تاالبانی و چشەی منە بەستو ناتوانانی لەرقی پاڤل بەخۆ بە منداڵەکانی شێخزەنجی بچن لە پارتی زیاتر نزیک ببنەوە وڵاتیە لەرقی پاڤلە پاڤل هەم هەڵە دەکا کەوایان لێ دەکا بەرەو ئەوێن دەردەڕۆن هەم ئەوانیش لەرقی پارتی ئەو گەمەیان پێ دەکا یان استقپالی بەرهەم ساڵە دەکا گەمەیان پێ دەکا بەڵام خاڵشکە بڵێن هاوڕیان بە وجدان من تۆ سەیری ئەو کارە هەرزەکاریانی مەسعودی بکە مەسعود لێن دەڕادێت لەو هەمووی ئاور دەداتەوە ویددیۆکە لێ دەدادنێ چای بە ئالا دەکەوی سلاوی لێ دەکە ئێویش جوای جوابدن دەستێکی ئەلێرە یادنی کورە برا کەمپینی گەورەیان کردیا ئالا ئەسەدی وا و سازشی کردیەوەڵا برا مەسعود وارزانی بە تەمسیلیە وەک چۆن ئەوەی ڕسممەکی ئاوێستای لێرە خۆیدا و وتی تەسویرم کەن کەس نەیبینی وەک چۆن ئەوەی ئیدریسی برای بە کەنداڕێەوە تەمشا کردکەوە زۆر متەئسیفە هەمووی تەمسیلیە ئەوەش تەمسیلیە بوو بەس دەگەر ئالا تاالبانی ڕادەوەستی و سلاوی لێ دەکە شنەکەش ئاوای لێ کرد ئەوە لای من زۆر تەبیە هەڵەکە لە ئاڵە لەوەدا لۆ دەستا کۆنفرانسە چیوە کە تافیە کە دروستکراوە کە گەمەیەکی سیاسیە کە گەمەی پێ دەکەن و مستحقیشی بی کە ئاوە کەسێتی تێک دەشێنن ئەو کەمپینەی دەسە دەکەن ڕێز لە خۆیان ناگرن بە هەر حاڵ هاوڕیان ینی مەسعود بارزانانی وا دەزانی ساڵی 1670کانە کاگە خەڵک وەرەقەی سپی دەخینەوە ئەمن قسە دەکەم بەس بە ملیۆنان کەس وەکو من ئەو قسانەیە بەس ناوێری تعبیر بکە